باران ببارێ ئاشی مەسرور دەگەڕێت و نەبارێت جووتی. ئەو دۆخەی لاهور جەنگی و هەوڵانی لە سلەیمانی دروستیان کرد. باران بوو بۆ ئاشی مەسرور بارزانی بەسەر نەگرتنیشی جووتی ونکردنی سزادانەکەی شێروان شێروانی دەگەڕێت. دانیشتێکیان لە دادگای کەتنی بنەسڵاوە سەبارەت بە سلێمی دۆسیەکە لەسەر بریکاردارمان ڕۆژنامەنووس شێروان شێروانی تۆمار کرابوو لەلایەن کەسێک. تا ئێستا 8 جار شێروان شێروانی سزا درراوە. ئەوەش ئیحراجێکی زۆری بۆ هەرێمی کوردستان لە لای نێردە و دیبلۆماتکار و ڕێکخراوەکان و لە لای خەڵک دروست کرد. هەر بۆیە مەسرور بارزانی کە ئەندازیاری زیندانی کردنی و ڕۆژنامەنووسەیە دەیەوێت دۆسیەکەی بکات بەژێر دۆسی تاوانێکی ئەمنی کە لاهور جەنگی بورهان و هاوڵانی ئەنجامیاندا دوای 7 جار لە سزادانی شێروان شێروانی لە ڕۆژی 19 مانگەوە بۆ جاری 8ەم. ئەو ڕۆژنامەنووسە بە 4 ساڵ و 5 مانگی دیکە سزادرا، بەڵام دادگاییەکە کۆمێدیا بوو چونکە ئەو مادەی یاسایی پێی سزادرا، مادەی 229 لە یاسای سزادانی عێراقی لە تۆندترین حاڵەتدا نابێت 2 ساڵ زیاتر زیندانی بکرێت، بەڵام دادوەرەکە دووهێندەی کرد. مەسرور بارزانی و میدیا و دەستگاکانی زۆر عاقڵانە هەوڵیاندا دۆسی ئەو تاوانە ئەمنی کە لاهور جەنگی بورهان و گروپەکەی لە لالەزار پیلانیان بۆ دانابوو بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بهێنێتەوە. لە دوای ئەوەی پلانگیاڕیەکە شکستی هێنا لە پلانە شاراوەکەی کە کۆنتڕۆڵکردنی سلەیمانی بوو بە ناوی هێزی حکومەت و ئەمنیەتەوە دەیەوێت سوود لە پاژماوەکانیشی وەربگرێت. جەنابە دەڵێ ڕۆژنامەنووس یان چالاکوان بە حەقیقەت لە ئەسڵە نە چالاکوانە نە ڕۆژنامەنووس. بعضێک لەمانە سیخۆڕ بوون، سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە، بعضێکیشان تێکدەر بوون، چەکدار بوون، هەوڵی تەقانەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و بڕین و ڕەفاندن. پێشەوەی لاهور جەنگی بە چەک ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان ببێتەوە، میدیاکانی مەسرور بارزانی و پارتی خرایە خزمەتی و بەچەڕیکاریان لەسەر کرد، تەنانەت لە میدیاکەی سەرۆکی حکومەتەوە کاتێکی زۆریان بۆ تەرخان کرد. بەڵام هێزە ئەمنیەکانی سلەیمانی ئاسان لەو پەیامە تێگەیشت بوون چونکە دەیانزانی لە پشتەوەی میدیا و ڕووداوەکان پلانی چی دانراوە. پلانەکەی مەسرور بارزانی وەها بوو کە ئاڵۆزی دروست بوو دواتر بە ناوی حکومەت و پاراستنی ئاسایش هێز بهێنێتە سلەیمانی، هەم لاهور و گروپەکەی دەرباز بکات، هەم ڕۆڵی خۆی لە سلەیمانی جێگیر بکات. بەڵام شکستی پلانگیاڕیەکە پلانەکەی گۆڕی و بە شێوازی دیکە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێننەوە. وەک پەندە کوردیەکە دەڵێت، باران ببارێ ئاشی دەگەڕێ، باران نەبارێ جووتی دەگەڕێ. پلانەکەی مەسرور بارزانی لە حاڵەتی پێکچوونی یاسایشی سلەیمانی سەری بگرتایە، ئاشی دەگەڕا و سلەیمانی دەکرد بە دهۆک و ئەولێن کە سەریشی نەگرت. چیرۆکی دادگاییە سەیر و سەمەرەکەی شێروان شێروانی پێدەپۆشێت و یەکێتی پێدەشکێنێت.